دووبارە سەڵاو کاک نەبەز دێمە لای تۆ کاگومێت لە قسەکانی وتی مەسەلەکان یاخود تەوریسی سوڵتە و ئەوەی باسی جمهوریەتی وراسی ئەم شتانە بەو شێوەیە نییەوە وتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنن کە خەڵک بەلاڕێدا دەبەن و زیاتر چاواشەکاریان دروست کردووە تۆ چووەکو ڕۆژنامەنووسێک چووەکو ئەندامێک لە ژووری ڕۆژنامەوانی بسووتنەوەی گۆڕان کە لایەنێکی ئۆپۆزیسیۆنە لەسەرم قسەی ڕاتچیە ئەزانی پێش ئەوەی جوابی پرسیارەکە بەمەوە دووشت ڕوونکەمەوە بڵێ ئەوەی کە لە ناو پارتی هەیە پێ ئەوتێ بنەماڵە لەگەڵ ئەوەی کە لە ناو یەکێتی زۆر جیاوازی هەیە جیاوازەکە چیە ئەوەی لە ناو یەکێتی خێزانە بنەماڵە نییە چونکە بنەماڵە ترادیسیۆنی هەیە کللتوری هەیە عادەتی هەیە کۆمەڵشتی هەیە زۆر فەرقی هەیە لەگەڵ خێزانە خێزان سفری هەیە ئەوەی خێزان کوەکاتەوە سفرە کوێکاتەوە کۆمەڵێ عادت لە ناو خێزانە هەیە لە بنەماڵە نییە کۆمەڵێ عادت لە ناو بنەماڵە هەیە لە خێزانە نییە یعنی بۆیە ئەگەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بڵین حزبێکی بنەماڵەیە ناتوانین لە ڕووی دیراسیەوە یان لە ڕووی ئەوەی کە چۆن خوێندنەوە بۆ بنەماڵە بۆ خێزانەکرێ ناتوانین بەس یاسیکێتی لە دۆخێکایە کە لە دۆخی خێزانەیە لە دۆخێکایە کە هەنگاوانێ بۆ ئەوەی لە نەتیجا ڕەنگە لە چەند ساڵێکی ترا لە چەندین ساڵی داهاتووە ئەگەر لەسەر فەرمانڕایەتی بمێنێتەوە ڕەنگە بگاتە ئەوەی کە ببێتە بنەماڵە بەڵام لەم دۆخە ناتوانین ئەوە ئەوەی بەسەر یەکێتیا ئەسەپێنێت کە بنەماڵەیە بەڕاستی حزبێکی بنەماڵە نییە بەڵام بۆ ئەوەی کە پارتی حزبێکی بنەماڵەیە بالفعل لەبەر ئەوەی لە ساڵی پەنجاکانەوە لە یەکەم کۆنگرێ و حیزبەوە ئیترین قلابی بنەماڵە بەسەر خوێنەوارەکان ئاکرێ لە بەغدا کۆنگرەیەکە بەسرێ هەموو ئەو خوێنەوارانەی کە لەناو ئەو حیزبان و سەرکردایەتی ئەو حیزبەکان کە حزبیان دروست کردووە و بوونەتە بناغێدانەری دروستکردنی حزب هەموو ئەمانەی انقلابیان بەسەر ئاکرێت و گروپێک دێن بە تەسەوراتێکی خێزانیەوە بە تەسەوراتێکی بنەماڵیەوە دەسەڵات بەسەر کۆی جونگەکانی حیزب ئاگرن و ئەم شەڕە دروست ئەبێ شەڕەکەش کە لەو کاتەوە دروست دەبێت لە 61 ئیتر شەڕەکە ئەبێتە شەڕی هین شەڕی تفەنگ شەڕی گفتوگۆ شەڕی ململانێ نامێنێ ئەبێتە شەڕی تفەنگ و گروپێک جیا بنەوە ئەم گروپە شعارەکان ئەوەیە ئەوان دژی ئەوان حیزب بە بنەماڵە بکرێەوە گروپێکیش دەسەڵات بەسەر حیزب ئاگرن کە ئەمانە مەبەستی تۆ لەوەی حزب بە بنەماڵە بکرێت لەوەیە کە تەوریسی دەسەڵات بکرێتایە ئەوە باوەڕی ئەو گروپەیە کە لەو فترەیە کە لە حزب جیابوونەتەوە کە بەشێکی زۆری ئەو گروپانە بریتین لە خوێنەوارەکانی ئەو کاتی حزب کە لە ناویانە مامۆستا ئیبراهیم محمەدە وەکو قوتبی یەکەمە و لەو بەریشەوە مەلا مستەفا قوتبی ئەم دوو قوتبە شەڕەکەن لەسەر ئەوەی کە شەڕە لەسەر دروستکردنی حزب بۆ هەر کەسەوە بۆ بیرکردنەوەی خۆی مامۆستا ئیبراهیم محمەد پێی وایە حزب ئەبێ یەکێک بێت لە وەسیلانەی کە بتوانێت هەموو کارکتەرێک لە خۆی کۆ بکاتەوە هەموو کارکتەرێکیش دەسەڵاتی هەبێتیدا و ببێتە شوێنێک بۆ کۆکردنەوەی هەموو بیر و بۆچوونەکان و تەسەورێکی تریش هەیە کە مەلا مستەفا ڕابەرایەتیەکە کە پێی وایە حزب بریتە لەو هێزەی کە ئەبێ خۆی دەسەڵاتی هەبێتەوە جونگەکانی بریتی بن لەو جونگانەی لە ڕێکی خۆیەوە ئاراستیان بکە بۆیە زۆر ئاساییە ئەگەر کاکمێت ئێستا قەنەعەتی وابێ ئەوە یەکێکە لە شایعەکان لەلایەن کۆمەڵی خەڵکی سەربەخۆ یاخود هێزەکانی ئۆپۆزیسیۆنەوە شایعەیە دژی پارتیکە بنەماڵە ئەو ناڵێ شایعەیە ئەڵێت بەلاڕێدابردن و چاواشەکاریە ناتوانین ئەزانی بڵین بەلاڕێدابردن و چاواشەکاریە بۆچی ناتوانین لەبەرەی بوونی هەیە لەبەر ئەوەی سیستەمێک هەیە ئەم سیستەمە بریتە لە حکومڕانی هەرێمی کوردستان و بریتە لە حیزب لە کاتێکە حیزب خۆی یەکێکە لە کۆڵەکەکانی کۆمەڵگەی مەدەنی و نابێ کۆڵەکەیەک بێ بۆ دروستکردنی بنەماڵە و نابێ کۆڵەکەیەک بێ بۆ بەرزکردنەوەی کۆمەڵی خێزان و کوشتنی کۆمەڵێکی تریان بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە و ئەوەی کە ئێستا ئەیبینین ترسێکی زۆر گەورە هەیە هیچ ئینکاری لەوە ناکەین هەندێک لە حیزبەکانی هەرێمی کوردستان حیزبی بنەماڵەین ترسەکە لەوەیە ئەم فۆرمە ئەگوازرێتەوە بۆ ناو سیستەمی حکومڕانی بۆ ناو پەرلەمان بۆ ناو حکوومەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەحدیدی بکەین چونکە ڕەنگە حەزبێکی بچوو گەر سیستمی بنەماڵەیی شتیایە بەرقەرار بێت کێشەیەکی ئەو تۆ نەبێت بەڵام کێشەکە لەسەر ئەزانی کێشەکەی من لەگەڵ ئەوە نییە حیزبەکە بچووکە یا گەورەیە کێشەکە من لەگەڵ کۆی فکرەکەیە ئەبێ ئێمە قسە لەسەر کۆی فکرەکە بکەین کە ئەم فکرەیە نابێ لە ناو حیزبی کوردیا و نابێ لە ناو سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بمێنێ ئیتر حیزبەکە بچووکە تازەیە کۆنە
فەرمانڕەوایەتیەکایە فەرمانڕەوایەتی ناکاوە خۆ ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان بێ ئەم حیزبانەی کە ئێستا فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستانەکان بە تایبەتی پارتی و یەکێتی ڕۆژ لە ڕۆژان بێ کاڵ ببنەوە دەنگدەرەکان دەنگیان پێنەدەن ئێوە حیزبەی تێر کە هەمان مەکتەبە هەمان فکرە بە فکری بنەماڵی و مەکتەبی بنەماڵایی هاتووە بێتە فەرمانڕەوایەت هەمان دۆخ تووشی ئێمە بێتەوە ئێمە قسە لەسەر کۆی فکرەکەیەکەین و مەترسی لەسەر کۆی فکرەکەیە نەک مەترسی لەسەر ئەوەی کە ئێستا لە فەرمانڕەوایە و ئەوی تر بچووکە بۆیە من پێم وایە ئەبێ دژی ئەو فکرەیە بین کە لە بنەڕەتە کۆڵەکەکانی ئەگەڕێتەوە بە مێژوویەکی دوو کاک بەختیار دێمە لای تۆ کاک نەبەز لە قسەکانی ئەوتی ئەوەی لە ناوێکێتی هەیە بنەماڵە نیە و خێزانەوە ئەو مەترسی خۆی لەوە دەربڕی کە ڕەنگە لە چەند ساڵی داهاتوودا ببێ بە بنەماڵە قسەی تۆ بەڵێ وەڵی ئێمە با قسە لەسەر ئەوە نەکەین وەکو چۆنەڵی فاڵگرتنەوەیان ئەوەی کە بۆ ئاین دێوانە چکە لەم قسانە زۆر وتراوە زۆر نووسراوە بەڕاستی یعنی تا بە واقعیەوە قسە بۆ خەڵک بکەین ڕەنگە زیاتر ئیسفادە بە خۆمان و بە خەڵکیش بگەێنی بەڕاستی من خۆشحاڵم بۆی کاک بەختیار ناواقعەتی قسەکان لەکوێ ئێستا خۆشحاڵم بەوەی کاک نەبەس تۆزێک بچووکی کردەوە چکە یەکەم جار کە باسی بنەماڵەی کرد هەردوو لایوەکو ئێستا یەکێتی کرد بە خێزانێک بەڵام من ڕوونکردنەوەی تریشمێ لەسەر میوادوتی ئەوە مەترسیدارترە خێزانەکە مەترسیدارترە کە لە چەند ساڵی داهاتووە ئێمە ئەگەربی بەسینەوە بە کۆتایی قسەکانی بەڕێزیەوە ینی مەسەلەی فکری ئەو فکرە چۆنەوەوانە ئێمە کێشەی فکری باز بکەین فکری یەکێتی توانای هەزمکردنی ئەم مەسلەی نییە یعنی وەکو چۆن ئینسان طبیعەتی ئینسان هەندێک شتێ تحملی ناکە چۆن بوو سروشتی وا لەدایک بوو هەروە لەدایکە بەیەکێتی کە لەدایک بووە بەم شێوەی لەدایک بووە ناکرێت لە زەمانێکا تۆ بڵێ ئێستا خێزانە سبەینێ ئەبێ بە بنەماڵە چونکە لە هەر حاڵەتێکدا لە هەر وەزگەیەکی مێژوویدا ئەگەر ئەم هەوڵانە هەبوو بێ شکستی پێهێنراوە یعنی من زۆر جار بەردەوام ئەوە وتوێتەوە یعنی یەکێتی ئەو دیوەخانەیە کە تێیدا مسکێن ئاغا لە ئاغایەتی خۆیخان نەوەکو دیوەخانێک بێ کە تێیدا ئاغا ڕگوێ لە مسکێنەکانی خۆشی نەگرێت چۆن یعنی من بە واقعی قسە بکەین ئێستا بۆ نمونە من گەنجێکم نە پێشمەرگە بووم نەخەباتی پێش ڕاپەڕینمە بووە لە دوای ڕاپەڕینەوە تەمەنی منی ئەوە نییە من لە ئۆرگانێکا ئیشەکەم دەستی یەکێک لە دەستەی دامەزرێنەری یەکێتی لەگەڵ منایشەکە هەموو ئەو قەرارانەی کە ئەیدا ئەگەر لەگەڵیشانە بم وەکو چۆن احترامێ ڕێزێک بووە کەلتورێک لە ناویکێتیای بە تەلەفۆنش بێپرسی منەکە ئەمە لە کاتێک ئاتوانێت قەراریش بدا ئەزانی چۆن ئەمە مەسەلە ئەوەیە فکری ئەم بنیادی ئەم کەسە کە چەندین ساڵ خەباتی کرۆ دامەزرێنەرە و لە هەمان کاتیشدا چەندین مەرحەلەی سیاسی خۆی بڕیوە بەو شێوەیە گۆش کراوە لەناو ئەم دائیرەیەدا ویان لەناو ئەم فکرەیە کە باسی یەکەم ئەم کەواتە هەلی هاتنە پێشەوە یەکسانە بەنسبەت تۆ وەکو بەختیار وەکو گەنجێک تا وەکو کەسێک کە لە بنەماڵی یاخود لە خێزانی تاڵەبانیەوە نزیک بێت هەلەکان یەکسانە پەیوەندی بۆ نییە پەیوەندی بە کەفاعەت و توانای ئینسانەوەیە ڕەنگە حاڵەتێک هەبێ یعنی ئێمە بەدەرنین لە ڕخنا بەدەرنین لەوەی ئەبێ بە واقعی و مەسەلەکان بڕۆین بەڵام لەناو ئەوانشدا زۆرترین حاڵەتە ئیجابیەکان لەناو ئەم فکرەیە کۆبووتەوە جێگەی نابێتەوە یعنی ڕەنگە یەکێتی هەندێک شتیتیا جێگە بوێتەوە کە بەلای ئێمەوە نیگەرانی بێ بەڵام کە دێتە مەسەلەی بنەماڵە گەرایەتی خێزان و کۆمەڵشتی جێگەی نابێتەوە یەک نقطە هەیە لێرەدا پێویستە ئاماژەی بۆ بکەین نابێ ئەم مەسەلەیە وامان لێ بکا کە ئەگەر کەسێک خۆشی بەتوانا بوو کەسێکی ملائیم بوو ئەوە بوو بۆ بێتە پێشەوە ئیتر لەبەر ئەوەی کە نزیکە لە یەکێکی ترەوە نابێ بێتە پێشەوە يعني بۆ مطلقاً ئێمە قرار لەسەر مەسەلەکان بین کاک بەختیار تۆ کە وەکو ڕۆژنامەنووسێک بەشداریت کردو لە بەرنامەکە بەڵام بڕیاردەری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستانی وەکو بڕیاردەرێک دەسەڵاتەکانی تۆ تا چەند دەتوانێت یا ئەنجومەنەکە گەر قسە بکەین بەسەر کەسێک یاخود فەردێکی خێزانەکەیە بسەر پێدرێت لەناو ئێمەدا ئەنجومان ینی زۆر بە ڕاشکاوی قسەکەم وانە ئەڵێن پەرلەمانێکی زۆر بە ڕاشکاوی ئەوەندەی ئازادی قسەکردن لەناو ئەنجومەنا هەیە بڕوا ئازادی قسەکردن و لە هەمان کاتا ئەو ئازادیە بڕیار دروستەکە ئەو ئازادیە کە من ئێڵێم یعنی هەر بڕیار لەناو ئەنجومەنا و ویان لە ئۆرگانەکانی ترە ئەو تاکەی کە ئەتوانێت بڕیاری لە ئەنجومەنە دروستکە لە ئەنجامی تێڕوانین و فکری عقلانی خۆی لە ناو ئەنجومەنەکەدا ڕوونکردنەوەی بۆ ئەندامانی ئەنجومەنەکان هەیە کۆدەنگیەک دروستەکات و لە کۆتاییشدا زۆر جاری وا هەبوو ینی من باسی خۆم نمونەت لە بەردەستایە کە بۆ نمونە ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان کە دەوترێت پارلەمانێکی بچووکە لە ناو یەکێتیە
لەگەڵ کەسێکی خێزانەکە ئیجرعاتێکی کردبێت لێپرسینەوەیەکی کردبێت ئێمە بە یەکشت هەیە حاڵەتێکگەیە ئەنجومەنی ناوەند پەرلەمانی حیزبیە پەرلەمانی دەوڵەت نییە ئێمە فراکسۆنی مەعارەزەمان لە ناو خۆمانە نیە لەبەر ئەم حاڵەتە زۆر جار ئەگەر ئێمە شتەکان بۆ میدیاکان وەکو خۆی بڵاو بکەینەوە کە حەقی خۆمانەکە پارێزگۆک و حیزبێک پارێزگاری لە هەندێشتی خۆمان بکەین ئەمە لەوە چێ کاریگەری نێگەتیڤ لەسەر حیزبەکە دروست بکە بەڵام بە دڵنیاییەوە هیچ کەسێک لە سەروی تەنانەت خودی مام جەلال دکتۆر بەرهەم کاکۆسەد بەرپرسی دەستەی کارگەڕی زۆربەی مەکتەبی سیاسی وەزارەتەکان کابینەکانی دکتۆر بەرهەم کابینەی کاک عیماد هاتوون ڕاشکاوانە قسەیان لێ مامۆستانە خۆین مامۆستا دێمەوە لای تۆ وابزانم ناڕازیت لە کاتەکە زۆریش لە 30 ساڵی ڕابردوودا دکتۆر لە 30 ساڵی ڕابردوودا هەموو ئەزمونەکانی حکومڕانی بنەماڵەی و خێزانی لە ناوچەکە دراوسەکانمان سەلماندویانە کە حکومێکی هەڵەبوون و لە کۆتاییدا ڕوخێنراون پێت وایە ئەوەی باسەکرێت کە لە ئێستادا پەنای بۆ برێت لە هەرێمی کوردستان بۆچی پەنای بۆ برێت شتێکی سەرسوڕهێنەرە لە دنیای پێشکەوتنە لە سەردەمی حکوومەتی ئەلکترۆنیە ئێمە بگەڕینەوە بۆ حکوومەتی بنەماڵەیی بەڵام داروی شایغان لە کتێبی ما ئەسەورە دینیە تعبیرێکی جوان بەکارهێنێ بۆ تعبیرکردن لەم قۆناغی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە باز لەوە کە ئەفسانەی سەرکردە سیاسی هاوچەرخەکان زۆر مەترسیداترە بۆ پڕەتی لە جێگای سەرسوڕهێنەری و دوژیەشی لە چاو سەرکردە سیاسەکانی ڕابردوودا چونکە ئەوەی کە ئێستا لە ڕابردوودا ڕەنگە مەرحەلەیەکی مێژووی سەرکردەیەکی ئەفسانەی دروست کردبێ بەڵام ئێستا سەرکردە سیاسیەکان لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتە خۆیان دانوێ وا لە هاونیشتیمانیان عقلی هاونیشتیمانیان قۆڕەخکەن بۆی کە ئەوانە وا پیشانی بدەن کە خۆیان سەرکردەیەکی ئەفسانەی لە ڕاستیدا گەڕانەوە بۆ ئەم دۆخە لە دوای ئەو گۆڕانە گەورانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە باکووری ئەفریقا ڕوویدا جێگەی سەرسوڕمانە ئەبێت تۆ لەم هێزە سیاسیانە بپرسی چۆن بیت لەوە ئەەکەی توانێ پێگەکانی بنەماڵە لە ناو حکومەت و دەسەڵاتی سیاسیە بەو ئاراستە قەبەیە جێژیر بکەیت کە مەترسیێکی گەورە لەسەر ئایندەی سیاسی لە هەرێمی کوردستانە دروستکە ئومێد باز لەوە کە ناوخۆی حیزب بۆ حیزبە ئەوە بۆچوونێکی تەواو هەڵەیە حیزب لەبەر ئەوەی کە یەکەیەکی کۆمەڵایەتیە دوجار هەموو تاکیشی ئەم کۆمەڵگایە بە جۆرە لە جۆرەکان ڕابطەی هەیە لەگەڵ حیزبە سیاسەکاندا مافی ناوخۆی حیزبیش هاونیشتیمانیان قسەی لەسەر کرد ئەگەر ئێمە حیزبێکی مەدەنیمان هەبێت حیزبێکی دیموکراتیمان هەبێ لە ناوخۆی خۆیدا باوەڕی بە ئاڵوگۆڕی دەسەڵات هەبێ ئەوە کەواتە لە سیستەمی سیاسیشە باوەڕی بە ئاڵوگۆڕی دەسەڵاتی سیاسی ئەوەی لە ناو حیزبەکەی بۆ بێگومان پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی لە ناو خۆیدا نەیتوانیوە سەرۆکەکەی بگۆڕێ و جێگیری سەرۆکەکەشی مامۆستا عەلی عەبدوڵڵا لە دوای وفاتی بارزانیەوە کە پۆستی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی هەبوو بەلاوەشی تا ئەوەی کە کاک نەچیرەڤان توانیوە کەسایەتێکی سیاسی دەرکەوە بوو بە جێگیری سەرۆکی پارتی لە ناو خودی خۆشی ئەم حیزبەدا نەیتوانی و ئاڵوگۆڕی سیاسی بکە دوجار بەم عەقڵێتەوە دێت حکومڕانی سیاسی هەرێمی کوردستان دەکات و بارودۆخەکە شەروای دێت ڕاستە ئێستا ڕەنگە لەلای ئەو هاوڕە حیزبیانەمانەوە بەرجەستە بێ خۆسکرتێری هەموو حیزبە کوردیەکان هەتوایە ئەوە مامجلال لە وەتای یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بووە بەم شێوەیە ئەو فڵان حیزبی سیاسی بەم شێوەیە ئەمانە واقعێکی سیاسین و بەشێکە لە کللتوری جێگیری ناو کۆمەڵگای ئێمەدا بەڵام ئایا مادام حیزبێکی سیاسی غەڵەتی کردووە مادام ئەوان خراپ مامەڵەی سیاسی ئەکەن ئەبێ ئێمە جواب بکەین ئەبێ حیزبەکان لەسەر ئەم بنەمایە ئیش بکەن مادام کاک ئومێد لە جیاتی پاساوێکی منطقی بهێنێتەوە بۆی کەم دۆخە خراپە بڵێ هەموو حیزبێکی سیاسی وایە بۆیە سروشتێک کە پارتی دیموکراتی کوردستان وابێ بە پێچوانەوە لەبەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان یەکەمین حیزبی سیاسیە گەورەترین پێگەی جەماوەری هەیە هەموو جونگلێکی هەستیاری سیاسی و ئەمنی لە بەندەستی ئەم حیزبەدا لە ناو سیستەمی سیاسی کوردستانە پێویستە لە هەموو حیزبێکی تر مەدەنیتر و دیموکراتیتر بێ هەر هەنگاوێکی پارتی دیموکراتی کوردستان بەرەو بنەماڵەیی بوون یا بەرەو دیکتاتۆری بوون مەترسیداترە لە هەموو هەنگاوی حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا چونکە قەبارەی ئەم حیزبە و کاریگەری ئەم حیزبە لەسەر کۆمەڵگای کوردیا قەبارە و کاریگەریشی گەورەیە بۆیە ئێمە ڕووی ڕەخنەکانمان زۆرتر لەم حیزبە سیاسی کاگومێت ئێستا کاتی میوانەکانە زۆر بە کورتی قسەکان دواتر مەجال تێمێ مادام بە کورتی تاوا نابێ مەجال دەم قسە بکەی بە دڵنیاییەوە بینەرانی عزیز ئێستا کاتی ئەوەیە ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاراستە بکەن فەرموو دیاری اسماعیل خوێندکار سوالێکم بۆ کاک ئەحمەد هەیە ئایا لە کوردستانە دانانی مەسرور بارزانی بۆ وەکو سەرۆکی ئەنجومەنی ئاسایش هەمان هەڵەکانی حوسنی مبارەک و حافظ ئەسەد و قەزافەکان نییە سەرۆکی ئەنجومەنی ئاسایش نییە وەکو ڕاوێژکار بەڵێ ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش
ئایا هەمان هەڵەکانی حوسنی مبارەک و حافظ ئەسەد و قەزافیەکان دووبارە ناکەنەوە و ئایا چاوەڕی هەمان چارەنووسی ئەوان ناکەن؟ سپاس بۆ تۆش. ئاوەرە عەبدوڵڵا و خوێنکارێک بۆ بنەماڵەکان تەنها چەند کەسێک بەدی دەکرێت کە پۆستە زەبەلاحەکانیان داگیر کردووە. پرسیارەکەت بۆ کێ بوو؟ بۆ کاک بەختیارە. کاک ئومێد. کاک ئومێد عەفو. بەڵێ. بۆ لەناو بنەماڵەکان تەنها چەند کەسێک بەدی دەکرێت کە پۆستە زەبەلاحەکانیان داگیر کردووە کە لە مام و برازا و ئامۆزا پێگاتووە. ئایا لەناو هەرە و بنەماڵانەشا کەسانێک نییە بێنە پێشەوانێ کە بتوانە ئەو پۆستانە شوێنگرەوەیەک بگرنەوەوانێ؟ هێ من عارف وەک گەنجە پرسیارە بۆ کاک بەختیار. ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان استراتیژیەکی گەورەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کردووە کە بە زۆرترین گەورەترین حزب دادرێت کە دیاریترین بنەماڵی تێدا بێ، یعنی بڵین زۆرترین دیاریدەی بنەماڵی لەگەڵ پارتی دیموکراتیا دەرکەوتووە. یەکێتی نیشتیمانی ئەگەر لەگەڵ ئەوان نییە بنەماڵە یاخو بنەماڵە لەناو حزبەکان نەبێ بۆ استراتیژیەکی گەورەی لەگەڵ پارتی دیموکراتیا کردووە. بەس اتفاقیەتی استراتیژیەتەکە. شەما ڕەشید بۆ خوێندکارێ. ئایا لە کوردستانە دەگونجێ سیستەمی تاکڕاندی لەم سەردەمەیە کە سەردەمێکی فراڕاندیە؟ بۆ کاگومێت بوو؟ باش. ئازێت نەبێ بڵێن پرسیارەکەتان بۆ کێیە؟ فەرموو. من ڕاژ عەبدولکەریم وەکو خوێندکارێک پرسیارێکم بۆ کاک ئومێدەیە. ئایا سیستەمی بنەماڵی لەم سەردەمە کاتەدا دەگونجێت کە خەڵک لە هەموو شوێنێکی جیهاندا هەوڵی لە ناوبردنی ئەدات؟ زۆر سپاس. سپاس. شاڵا و سەرکەوت. گیانەکەم یەکلاس ئێستا پێتەڵم. فەرموو. شاڵا و سەرکەوت. من پێم باش بۆ دوو بەڕێزەوەکو کەسێکی حیزبی خۆیان بناسێنەوەکو ڕۆژنامەنووسێت، چونکە ڕۆژنامەنووس بێلایەنە بەڵام ئەمان پشگیری لە چاک و خراپی ئیشەکانی هەردوو حیزبی یەکێتی و پارتی دەکەن. وە پرسیارێکشم بۆ هەردووچیان ئایا ئێوە توانن ڕخنە لە حیزبانە بگن کە تیا ئیشەکەن یا ڕێگەتان پێدرێ؟ بۆ پرسیاریش کەشم ئایا ئەوەی کا بێ باسی خەباتکار ئێوەن. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. فەرموو. بەرهەم محەممەد خوێنکاری پەیمانگەی تەکنیکی پرسیارێکم بۆ کاک ئەحمەد میرە. ئایا خەڵکی کوردستان زیاتر قوربانی داوە یاخود دەسەڵاتی بنەماڵە لە کاتێکدا ئەبینین بنەماڵە دایم وەکودا دەستێک لەلایەن دوژمنانی ناوچەکەەوە بەکار دەهێنرێن؟ سپاس بۆ تۆش. بەڵێ شاخەوان محەممەد دانیشتوی کورسات. پرسیارەکەم بۆ کاک نەبەسە. کاک نەبەس ئەوەی ڕەخنا لە تاریکی ئەگرین هەستین شرایە داگرسێنین باشتر نییە؟ پرسیارێکی ترم بۆ کاک ئەحمەد میرە بە کورتی بەنسبەت گۆڤارەکەیەوە ئەوەی ڕەخنا لە پارتی ئەگرێ و لە سەرکردایەتی پارتی ئەگرێ نیوەی ئەوە هەوڵی وشارکردنەوەی کۆمەلگاوە باشتر نەبوو؟ سپاس. سپاس. ئارام حەمەڕەشید مامۆستا. پرسیارەکەم بۆ کاک نەبەس. کاک نەبەس باسی دیموکراسی دەکەن بەڵام ئێوەکو بستنەوەی گۆڕم بۆ تا ئێستا کاک نیشتیمان جێگرینەوە چۆن تا ئێستا کۆنگرێتان نەبەستەوە کەەوە جێی سەسڵمانە. بۆ کاک ئەحمەد میرە پرسیارێک. کاک ئەحمەد ئایا هەز ناکەن ڕخنەی معارەزە جۆرێک لە توندی پێوە دیارەوە جاری وایە بە ئازادی یەخنکێت؟ پرسیارێکم بۆ دکتۆر بەختیار. دکتۆر یعنی ئەو تۆ وەکو برادەرین ژمەی ناوەندی یەشتیۆک و گەنجێک هەز ناکەی جۆرێک لە ویژدانی بەرامبەر بە خودی تاڵەبانێک لە چونکە بەڕاستی هێرۆخام نۆگو هاوڵاتی چوومە لای چەند جار بۆ کێشەی مەکتەوەیان بە کێشەی ئیشی تر هەنی ئەم کەسەوەکو کەسێکی بنەماڵە قسەی نەکردەوە بێژگە لەوەش لە ناو خودی سەرکردایەتی یەکێتی مەکتەبی سیاسی غێری هێرۆخان کەسی تر هەیە جێگرەکانی ئایا سەرۆ بنەماڵەکەن؟ سپاس. سپاس بۆ تۆش. ڕەحیم محەممەد. پرسیارێکم بۆ کاک نەبەس هەیە. باسی ئینقلابی کرد لە ساڵی 50 بەسەر خوێنەوارەکانە لە ناو کۆنگرەی پارتیە. من نازانم تۆ خۆت بە خوێنەوارە زانیان نا ئەگە خۆت بە خوێنەوارە زانی بۆ شادەکانت تەزویرە ببوورە نابێ بڕاتە خاڵبی تەشیرەوە ببوورە دڵنیا بەدا نابەزێت ناببوورە ئازانی چی ئەزیزم تەوەری ئێمە چییە؟ دیموکراسی حکمی بنەماڵە ڕەبتی کەرەوە بەوە لەکوێوە ڕەبتە بێتەوە ببوورە ناببوورە ناتکاکەم ببوورە. پرسیارەکەت با ڕەبتی بە تەوەرەکەوە هەبێ
ئەگەر هاتوین لەسەر شادە قساکەین سەر و سەرچاوم خۆم پرسیاری لێکم باش دوایش پرسیاری لێ بکەرەوە باش بەڵێ باز لە دموکراتیا دەکرێت باش وەکو من ئاگادار بووم لە ساڵی 96 و لە ساڵی 99 کە کۆنگرەی یەکێتی بەسراوە مام جەلال جەنابی مام جەلال خۆی کاندید نەکردووە داوای کردووە کە خۆی یەکێکتر خۆی کاندید کات بە زۆر بە چەپڵە ڕێزان کردویان توانێت ئەمە دموکراتیە پرسیارەکەت بۆ کاک نەبەز ئەوان کە ئەڵێ ئەمە حکومی ماڵە و سفرەیە ئەمە دموکراتیە ئەگەر باسی پارتی دموکراتی کوردستانیش بکەیت پارتی دموکراتی کوردستانیش بە هەمان شێوە خەڵقانی خۆیان ئەندامانی کۆنگرەی پارتی بە زۆرینەی دەنگ خەڵقەکە دەنگی داوە بە ئەو بەڕێزانە جەنابی سەرۆک بارزانی جەنابی کاک نێچیر جەنابی کاک مەسرور ئەمانە حەقی خۆیانە لە دەسەڵاتە ئەگەر بێت باسی دموکراسی بکرێت ئەوە نیە کە من ئەیبینم لە وڵاتی ئێمە کە پارتی و یەکێتی حکومەتی دەسەڵاتن حیزبی دەسەڵاتن لە حکومان وەزارەتەکان بەدەست ئەوانەوەیە گۆڤارەکان ئەبینی نووسینەکانیان ئەبینی ئی کاک نەبەزیش و ئی کاک ئەحمەد میرەش یعنی هەمووی بۆتە ئەلبومێک لە ماڵی بارزانی لە ماڵی تاڵەبانی وەڵام تەدەنەوە زۆر سپاس کاتەکە ئاخر کاتی هاوڕێیان بمبورە پرسیارەکانی وازح بوو هاوڕێیان زۆر باش فەرموو دانا حسام وەکو قوتابیەک هەڵبەت من پرسیارەکەم بۆ کاگومێدا ئایا ڕۆژنامەنووسان و سیاسەتمەدارانی سەر بە ئۆپۆزیسیۆن زۆر تەرکیز لەسەر دژایەتیکردن لەسەر بنەماڵەی بارزانی و پارتیمان دەکەنەوە ئایا بۆچی لەلایەن پارتیشمانەوە ئەو کاردانەوە زۆر بە ساردی دەبینرێت ئایا ڕای جەناب بچێت لەسەر و بۆ کاک نەبەزیش هەڵبەت چی کارێکی ناتەندروست هەیە لەسەر چۆنەڵی بنەماڵەوە هەڵقوڵابێت لە هەرێمی کوردستاندا کە بەدی بکرێت چی دەبینرێت و چی هەیە بە بەڵگاکار هەبێ باسی بکەین دوای ئەوە بۆچی ئەگەر من کە سەر بە بنەماڵەیەکی دیاریکراوە بووم یاخۆ سەر بە هەر شوێنێکی دیاریکراوە بووم ئایا بۆچی بۆ من حرامە پۆستێکم هەبێت لە کاتێکا کە براکەم پۆستێکی تکەی هەبێت ئەمە بۆچی حرامە زۆر سپاس بۆ تۆش دڵشاد عومەر یەک لەحظە عەزیزم یەک لەحظە سەر پێڵام فەرموو دڵشاد عومەر پرسیارێکی هاوبەشم بۆ کاک ئەحمەد بۆ کاک نەبەز هەیە زۆر ئەمان ئێستا لەم حەدەسانەی ڕابردوودا ئەمان زۆر تەرکیزیان لەسەر حکمی بنەماڵەی و بە تایبەتیش بنەماڵەی بارزانی کردووە ئەگەر ئینشاڵڵا تەمەنای مردن بۆ کەس ناکەین ئەگەر جەنابی کاک نەوشیروان دوای جەنابی کاک نەوشیروان مستەفا نمای کوڕی کاک نەوشیروان بێتە دەسەڵاتەوە چاوەڕوان بین هەمان هێرش و هەمان ڕاگەیاندن و هەمان هەڵوێستان هەبێ دووەم پرسیارم هەر بۆ ئەوانە لە هەرێمەکە ئێمەدا بە هەڵبژاردن یعنی ئێمە با کەمتر قسە لەسەر حزب بکەین حزب لە ناو خۆیدا سیستەمی هەر سیستەمێک پیاداکە من بۆم نییە من ئەگەر گۆڕان بم بۆم نییە لە ناو پارتیاشت بگۆڕم بۆم هەیە قسە لەسەر سیستەمی سیاسی بکەم لە وڵاتدا سیستەمە سیاسیەکە ئەگەر دیموکراسی بێ هەڵبەتە حیزبەکە ئەو حیزبانەی کە حکمی بنەماڵی تیاکرێت بۆ خۆیان بچووگەبنەوە ئەگەر کاری باش دەکەن بۆیە ئیستحقاقی ئینتخابی حەقی هەر حیزبێکە لە بنەماڵەدایانێ یا لە غەیری بنەماڵە گرنگەوەی ئەوان کاری باش بکەن ئەوەیەتە حکومەتەوە خزمەت بەم خەڵکە بکە ئەگە کردبێتی نەتیجەی باشە بێگە نەشی کردبێت دوجار متمانەی خەڵک لە دەزەدەن و دوجار تو ئەتوانی ئەو پرسیارێکم بۆ کاک بەختیارە ئەگەر مەجال هەبێت ئەگەر کاتم زۆر پێ دڵنیا بە کاتی هاوڕێکان تەخۆی توش کاتی مهینیم نەخۆی حەقی ئەوانە فەرموو کاک بەختیار لە قسەکانیە تەبان ڕێزم بۆ ڕێی کاک بەختیار هەیە زۆر یەکێتیان زۆر لە پارتی جیا کردەوە یعنی زۆر دووریان خستەوە بەڕاستی من پرسیارێکم لێ هەیە بەم هەموو بەم دووری نێوانی بینی پارتی و یەکێتی چۆن توانیویانە ئاسوودە بن ڕێکەوتنی استراتیجی لەگە پارتیا بکەن سپاس بەڵێ سپاسانەکە من شیا و سەردار من پێم سەیرە بەڕێز کاک ئەحمەد بێوەفایە بەرامبەر بە دیموکراسی لە کاتێکدا کە مەزنی دیموکراسیە لەوەدا لەگەڵ بانگەشەکردن بۆ بیر و باوەڕی خۆی ناوەڕێکی خۆی بانگەشە بۆ سرنەوە هیچ ئایدە و مەسەبێکی دیکە ناکات لە کاتێکدا کە ئایا دیموکراسیەت لە کوردستاندا حکومێک نەبووە بۆ دەوڵەمەندکردن و زیادکردنی تیراژی گۆڤارەکەت لەسەر
بنەمە ئەنجامی بێ ئاگایی هەژاران ئەمە لە کاتێکدا بە ئەمە هیچ نەبێ قسەیەک لە پاڵ ڕاستیا بکەین من وەک تاکێک ئەوە بە بەڕستان ڕەوان نابینم کە تۆ ڕخنە لە خودی پارتی بگری بەو واتایی کە پارتی حیزبێکە تۆ بۆت هەیە بە تۆی ڕەوا ئەبینم ڕخنە لە حکوومەت بگری وەک تاکێک وەک مامۆسایەک بەڵام بە هیچ شەوازێک ئەوە بە تۆ ڕەوان نابینی کە ڕخنە لە خودی پارتی بگری ئەو سەروەریە ئەگەڕێتەوە بۆ هەواڵانی پارتی و ئەندامانی پارتی سپاسان سپاس بۆ تۆش وڵای محەممەد ئەحمەد دەرچووی زانکۆ پرسیارەکەم بۆ کاگومێتە دیارە زۆربەی کۆمەڵگەکان بە قۆناغێک کاتیا پەڕیون کە بنەماڵە ڕۆڵێکی خۆی تیابینیەوە بەڵام ئەمە گوازراوەتەوە ئەو کۆمەلگەی لەو قۆناغە دەرچووە بەڵام ئەو ئێستا مەترسی ئەکرێت لە کۆمەلگەی کوردیە مانەوەی لەو قۆناغا کە ئەمە لەگەڵ بنەماکان لەگەڵ گۆڕانکاریەکانی نێو جیهان و کۆمەلگەی کوردیشە ناگونجێت و کۆمەلگەی کوردیش ئەمەی پێ قبول ناکرێت پرسیاری دووهام کاگومێت باسی لە ئەستحقاقی انتخابی کرد باشە وازانیمان کاک مەسعود لەنگی زۆری خەڵکی کورسانی هێناوە بەڵام بۆچی لە دانانی پۆستەکانی ترا پشت بە بنەماڵەکەی دەبەستێت یعنی لەم کوردستانە کەسێکی تر نییە پۆستی سەرۆکی حکوومەتی بێ بکرێت پارتی پشتی بێ بسرێت بۆ ئەوش خۆشی ڕزگاری بێت لەوەی کە پێی نەوترێت حزبی بنەماڵێ سێ هەم پرسیارم بۆ کاک نەبەزە کاک نەبەز باس لە داهاتوو یەکێتی کرد کە لە خێزانە بەرەو بنەماڵی ئەڕۆ دیارە بە شێوەیەکی زانستی ئەگەر ئێمە باس لە داهاتوو بکەین پێویستە بڵین پاڵپش بەم ئاماژانە یەکێتی نیشتمانی کورسان بەرەو داهاتووە ڕۆ ئەو ئاماژانە چییە پێما بێت لە کاتێکە یەکێتی نیشتمانی کورسان لە قۆناغێکی مێژوویە کە دەسەڵاتی هەبووە ئەیتوانی هەنگاو بنرێ پێی نەنراوە قبول نەکراوەی لە ئێستادا چۆن پێ ئەنرێت سپاس زۆر سپاس بەرزان قادر دیارە بیرروبچوونی هەر کەسێ پەیوەندی بە چۆنێتی ژیانیەوە بە هەر چوار میوانە بەڕێزەکە بە خێرەتنیانەکەم کاک ئەحمەد میرە بە ڕێزمەوە ئەحمەد میرە هەمیشە مامۆستا ئەحمەد کە قساکە شوێژی زۆر ڕەهایی پێوەک و هیچ ڕووناکێکی نەبینێ مامۆستا ئەحمەد وەکو مامۆستایەکی زانکۆ ئەو بیەی کە وتیا جوگرافیەکە مامۆستا ئەحمەدی تیاژی کە وەکو هاوڵاتیەکی ئاسایی چۆنێتی ژیانی خۆی بەڕێیەکە وەکو مامۆستایەکی زانکۆ ئایا چی ڕێگرێک لە مامۆستا ئەحمەدە بۆ ئەگەر ببێ بە سیاسێکی گەورە یان ئەویش بێ بە ئەندامی پەرلەمانیاوی بێت لە بنەماڵێک نزیک بێتەوە نمونەیە کاک بەختیار وتی من لە ناوێکێتی نیشتمانی کوردستان نەکو عنسوریەتی حیزبی بەڵێتکایە بێڕوونکردنەوە قسەکان کراون ئاگاداری بەڵام پرسیارەکە بەڵێ نمونەیە کاک بەختیارەڵێ من هیچ ڕێگریەکم نەبووە هەموو کەسێک دەتوانێت وەکو جەنابیان کە ڕەنگە هیچ نزیێکی نەبێت لە بنەماڵەی تاڵەبانیەوە و ئەوانەی لە تاڵەبانی شەوە نزیک بوون لە حیزبەکەیەوە هەمویان ئەگەر خزمەتکار نەبوون و ئەگەر خزمەتیان نەگرۆ فەرمو با لێرەوە ئێمە بڵین ئێوە لاسنەوە جگەکەتان باش نییە بۆ کەسانی بوو بەڵێ سپاس بۆت ڕەنساڵی پرسیارێکم هەیە بۆ کاک ئەحمەد میرە پێت وایە لە کاتێکدا ئەگەر کەسێکی شیا و پسپۆڕ و لێ هاتوو بە شێوەیە کە گونجاو بێت بۆ پۆستێک بوو و هەروها کۆدەنجیەشی زۆریشی هەبێت بۆ پاڵپشتیکردنی کە ئەو پۆستە وەربگرێت بەڵام لەبەرەوەی لە کەسێکی باڵاوە نزیکە نابێت هیچ پۆستێک وەربگرێت بە پیانی ئەوەی کە ڕەنگە چەند لایەنێک بخەنە قاڵبی بنەماڵەیەوە سپاس کامۆ خدر خوێنکار وەڵام من پرسیارێک ئاراستەی کاکومێد و کاک نەبەسەکەم ئەوان کە لەسەر بنەماڵەی قسە ئەکەن بەڵام من وا حەزەکەم ئەوان خۆیان وا دەکەن ڕێگی بنەماڵە زیاتر قایان بێ بۆی لە کاتێکدا کاک نەبەس لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی لەگەڵ گۆڤاری میدیا ئەڵێ مەسرور بارزانانی یەکێکە لە سیاستترین سیاسی ڕقیەکانی کوردستان کاگومێدیش خۆی کە زیاتر وا ئەکا لەگەڵ کوڕی بەرپرسێکە کە زۆر مەناڵە ئەچێدانی شەو ئەو قسەی بۆ ئەکا کە ئەمە زیاتر وا لێرەکە سیستەمی بنەماڵەی هەر بمێنێت و درێژە بێت و ڕێک دابکتێت پرسیارێکتر ئەوەیە بەڕاستی سەرجەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەبێ جیاوازی تەنها یەک دیو دەبین ئەویش کە دیوی ئیشکردنی خۆیانە دیوەکەی تر نابینن کە ئەو برادرانەی لە دەسەڵاتن بە یەکێتی و پارتیەوە کە چەند ئیش دەکەن کە چەند خزمەتی خەڵک ئەەکەن بێ جۆدانە بە دەسەڵاتی بنەماڵەی و دەسەڵاتەکانی تر یەک پرسیارێک تر ماوە ئەوەیە بەڕاستی زۆر هەڵەیە ئەگەر بڵێن یەکێتی بەرەو بنەماڵە ئەچێ چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە لەو کاتێک کە دروست بوو یەکەم خاڵ داوای مافی چارەی خۆنووسنی کرد ئەنی لە سەرەتای دروستبوونیەوە داوای مافی چارەی خۆنووسنی کرد چۆن ئێستا ئەوە ئەکرێ کە داوای سیستەمی بنەماڵەی بکە کە بەڕاستیەوە تێڕوانینی پرسیاریش نەبڕوونکردنەوە چرۆجلە ڕاگەیانکار پرسیارێکم بۆ کاک نەبەس ئەوەیە ئایا ئەگەر ئەو پرسیۆن ببێتە دەسەڵاتدارێک ئایا ئەتوانێت کرێکارێک بێنێت بیکاتە دەسەڵاتدارێک و یاخود ئەتوانێت ڕەش بکا بەسپی
پرسیارێکیشم بۆ کاک ئەحمەد بگورن پرسیارەکەشم ئەوەیە ئایا ئەگەر ئۆپۆزیسیۆن دەسەڵات بگرێتە دەست ئەتوانین پشتیان پێ بەستین یاخود ئەم ئازادی کە ئێستا پانتاییەکی هەیە لە کۆمەلگاکەمانە ئەو کات ئەتوانین وەکوی ئێستا تێڕوانینمان هەبێ بۆ ئازادی و ئەگەر وایە نامانگەڕێنێتەوە بۆ کاتی ڕژێم بەعز لە کاتێکا بە زۆر لولەی تفەنگەکانیانە کردە سەرسەریان و بە کوردێکیان ئەوت بڵێ بژی سەدام سپاس. کاک نەبەست پرسیاری ئەو کاکەیە وازح بوو ئەوەی لەسەر ئەوەی ڕۆژنامەی میدیا قسە کرد مقابلەی میدیام نەکردووە تۆ دوای وەڵامی کردەوە بەڵام بەبەستم هینەکەگەش ئۆکەی باش بڵێ فەرموو. ئارام خێدر خوێنکار من باسی دەرەنجام سەرەتا باسی دەرەنجامەکانی بنەماڵاکەم و پاشان پرسیارێکی شومەیە بنەماڵا ئەوەندەی لە هەوڵی ناوچەگەرێتی و قۆرەقکردنی بازار و مڵک و ماڵی گشتیدایە و لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی کێش هەڵواسراوەکانی کوردستاندا نەبووە کە پرسیارەکەت بۆ کێ بوو؟ بۆ با هەرچوە بەڕێز بەڵێ بۆ سەرمێزەکە بەڵێ ئەوەی لە هەوڵی ئەوەی بوونەتە هۆی کلۆربوونی یەکریزی کوردستان و کایی سیاسی کوردستان نەبوونەتە بەشێک لە بەرەو پێشچوونی کاری سیاسی کوردستان. سپاس. شیروان کەمال وەک گەنجێک دیارە شتێکی حاشا هەڵنەگرێت هەیە ئەوش ئەوەیە یەکێتی نیشتمانی کوردستان هەڵگری ئاڵای دیموکراسی لە هەرێمی کوردستان و باشین و نەش ئەوەیە کە لە سپسمونی پارێزگای سلێمانی زیاتر ئەو دەبینێت. پرسیارێکم بۆ کاک نەبەز و هەم تاڕاتیش بۆ کاک ئەحمەد بەڕای ئێوە یەکێتی نیشتمانی کوردستانە وەک سفرەیەک باس کرد بەڵام خۆ دەبینین لە پارتە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان مەبەستم پارتەکانی معارەزەیە هەمان سینارۆ دووبارە بەتەوە بۆ نمونە لە بزوتنەوەی گۆڕانی کاگنشیوان کەسە نزیکانی خۆی کرد بە وتەبێژ لە ڕابردوودا لە کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامی بەم دوایە چەندین کەسانی بنەماڵە هاتوونەتە سەرکردایەتی ئەو حیزبە. پرسیارەکە من ئەوەیە ئێوە ئەوەندە چاوتان لە دەسەڵاتە چاوتان لە حیزب معارەزەکانیە. زۆر سپاس. بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان بینەرمان بن.